بە ناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی ئازیز خۆشحاڵین جارێکی تر لە بەرنمەکەتان بەرنامی خێزانی کورد لە تارەوگا بە ئێوەی ئازیز شادەبینەوە. بوونی یاسا لە هەر شوێنێک بۆ ڕێخستن و هاوسەنگی ژیانی تاک و خێزان و کۆمەڵگەیە. سەروەری یاسا ئەبێتە مایدات پەروەری کۆمەڵایەتی. بەڵام هەندێک جار بەهۆی جیاوازی ئاینی و نەتەوایەتی و بگرە کللتوریشەوە زۆربەی کەسەکان بە پێویست نەک سوود لە یاسای وڵات نابینن بەڵکو کە خوتی یاساکە ئەبێتە گرفت و کێشەکانیان زیاتر تیادا قوڵە بێتەوە. یاسا بۆ ڕەوەند و خێزانی کورد چارەسەرە یاخود گرفتەکان زیاتر دەکات. بەڕێزان لەم پاکێجە زیاتر دەبینین و گفتوگۆ دەکەین. بەریتانیا وەکو یەکێک لە وڵاتە دەگمەنەکانی جیهان خاوەنی دەستورێکی نووسراوی دیاریکراو نییە، بەڵکو ئەو وڵاتە بەپێی یاسا بڕیار و ڕێنمایی بەڕێوە دەچێ کە پشت بە سیستمی عەلمانی و جیاکردنەوەی دین و دەوڵەت دەبەستێ، بەڵام ئاین و کللتور و دابوونەریت کاریگەری خۆی لەدەست نەداوە. بەهۆی چوونە دەرەوە لە یەکێتی ئەوروپا و قەیرانی دارایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ڕێژەی تەلاق لە نێوان هاوسەران کەمی کردووە، چونکە هاوسەران ناتوانن ماڵ و سامان و خانوەکانیان دابەش بکەن، بۆیە بەناچاری بەیەکەوە دەمێننەوە. بەپێی ئامارێک 90,000 حاڵەتی تەلاق لە نێوان ساڵانی 2007 و 2018 هەبووە، ئەمەش لە ماوەی 50 ساڵی ڕابردوو کەمترین ڕێژەیە. ئەگەرچی لە بریتانیا قسەیەک وا باوە کە یاسا هەمیشە پشتیوانی ژن و منداڵ دەکات و پیاو لەم وڵاتە یاسا لە بەرژەوەندی دانیە، بەڵام یاساناسان ئەمە ڕەت دەکەنەوە و دەڵێن پیاوان تااقەتی بەرگریکردنیان نییە لە دادگاکان. دیاردەی توندوتیژی و کوشتنی ژنان لە بەریتانیاش هەیە. لە ساڵی 2018 بەرزترین ژمارەی کوشتنی ژن تۆمارکرا، بە جۆرێک 147 حاڵەتی کوشتنی ژنان هەبووە کە زۆربەی لە دەستی مرد و هاوڕێیەکانی ئێستا و ڕابردوویان بووە. ساڵانە جگە لەوە زیاتر لە 100,000 حاڵەتی توندوتیژی خێزانی لە بەردەم دادگاکان تۆمارکراوە. بەشێکیش لەو ژمارەیە بەڕەوەندی کوردی دەکەوێ، بە تایبەت لە چەند ساڵی ڕابردوو ژمارەی توندوتیژی دژ بە خێزان و کوشتنی ژنان و بردننی کێشە و گرفتەکانیان بۆ بەردەم دادگاکان زیادی کردووە. پیاوانی کورد پێیان وایە یاساکانی بەریتانیا دژی خێزان بەگشتی و بە تایبەتی دژی پیاوە. دادگاکان لە جیاتی چارەسەرکردنی کێشە خێزانیەکان بە بڕیاری پێشوەختە و پشتیوانی ژنان خێزانەکان هەڵدەوەشێننەوە. ئەمە تەوەری ئەمجاری بەرنامەی خێزانی کووردا لە تاراوگە و کاریگەری یاساکانی بەریتانیا لەسەر خێزانی کورد. دووبارە سڵاوتان لە بینەرانی ئازیز و خۆشەویست بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەمجاری بەرنامەکەمان میوانداری زۆر بەڕێز نوسرەت فەرەحیەکەین پارێزەر لە بواری خێزانی و پەنابەراندا. نوسرەت خان زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونت. نوسرەت خان ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەم لەم وڵاتەیە یاخود لە هەر شوێنێکی ئەم دنیاە یاسا بۆ ڕێخستنە، بەڵام هەندێک جارە بینین بەداخەوە خێزانەکان و ڕوبەڕووی کێشە ئەبنەوە. هۆکاری ئەمە چییە بەڕای بەڕێستان؟ یاسا بڵێ ڕاستەکەی بۆ ئاسانکردنەوەی ژیانی مرۆڤ دروست کراوە. یاسای فەمیلی و ئایلەی و خێزانی لە وڵاتی شەکە باسی بکەین نەتیجەی داهاتووی هەزاران ساڵ و قانونی بریتانیا قانونێکی زۆر درێژەیە. سەدها ژن شاید بڵێم هەزاران ژن لەسەر ئەم بەدەستهێنانی ئەم مافە زەحمەتیان کێشاوە و من بڕوام هەیە مافێکی زۆر ڕێک و پێکە بەزە بێ سێری بکەین کە بزانین مرۆڤەکان چۆن ئەو یاسا بەکارێنن. زۆر باشە. کاتە ئایا هیچ یەکێک لە مرۆڤەکان بە خراپ ئەم یاسای بەکارێنن؟ بڵێ ئەبێ چاوی لێ بکەینەوە کە بزانین ئەم یاسا کە دانراوە بدایەت لەسەر چی دانراوە بۆچی دانراوە، دوایی چاوی لێ بکەینەوە کە ئەم خەڵکەی ئێمە کە کۆمەلگای کوردەواری ئێمە ئیسا لەسەر کۆمەلگای کوردەواری قساکەین کە چۆن بەکاری ئەهێنێتەوە. بەڵێ ئەو کەیسانی کێتە لای بەڕێستان ئەو خێزانە کوردانەی کە ڕوبەڕووی کێشە خێزانەکانە بنەوە زیاتر هۆکارەکەی چییە؟ زۆربەی قەزیەی ئایلەی ئەم وڵاتە لەسەر توندوتێژی خێزانیە کە من لەسەر ئیشە زۆر ئیش ناکەم، دیارە بەهۆی ئەوە زۆر حەزمەکەوە تێکەڵی ببم، بەس بەداخۆ زۆربەی ئەوەی کە تەلەفۆن ئەکرێت و یارمەتی پێویستە لەسەر قەزیەی توندوتێژی خێزانیە. بەڵێ واتە توندوتیژی پیاو بەرامبەر ژن یاخود ژن بەرامبەر پیاو ئەوەی کە لە کۆمەلگای کوردیا هەیە من ژن بەرامبەر بە پیاوم نەبینیوە بەس پیاو بەرامبەر بە ژنم بینیوەتەوە ئەگەرش ببێ من نەمبینیوە. هۆکارەکەی چییە؟ هۆکاری ئەو توندوتیژیە لێرە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ چکە بەڕاستی لێرە هەومان ئەزانین ئازادیەک تا ڕادەیەک ئازادیەکی باش بۆ ژن بەرقەرارە، یعنی چی وای کردووە کە پیاوان توندوتیژ بن بەرامبەر خێزانەکانیان؟
چی بەهۆی کردووە دیارەوە قەزەیەکی زۆر درێژەیە کە ئەگەڕێتەوە بۆ سایکۆلۆژی ئەو پیاوە یعنی شتێک نییە کە من توانام ببێت لەسەر ئەو مۆزوع بەحسکەمەوە بەڵام ئەوەی کە تەلەفۆن بۆ من بکرێت و بەحسی بکرێتەوە زۆر جار ئافرەت تەلەفۆنەکە کێشەی هەیە کە من خۆم پێم وتومە باشە پۆلیس دەرگیر مەکە بانگی پۆلیس مەکە مناڵتان هەیە پێویست ناکە بزان لە ڕێی ئاینیوە مامۆستایەکی ئاینیوە یا لە ڕێی کۆمەلگایەکەوە کوردیەوە یارمەتی دەدرێت دەڵێ پیاوەکەم پێی خۆش نییە کەسی دەبزانێ ئێمە کێشەی ئایلەیمان هەیە بەڵام دەسەوە شوێنێت تونند و تێژیەکە بەرابەرم کە ئەبێ پیاوەکان ئاگاداریەوە بوون کە لە وڵاتی خۆشمان دەستوەشاندن نەماوە تونند و تێژی نەماوە وەلا لە بریتانیا کە ئەو هەموو ماف هەیە بۆ ئافرەت ئەو هەموو یاسا لە پشتی ئافرەتە بەڵێ بەڕێ بەڕستان پێتان وایە زۆرێک لە خێزانە کوردەکان کێشەکانیان ڕوبەڕووی یاسا ئەکەنەوە لێرە یاخود هەندێک خێزان هەیە هەر کێشەشیان هەیە بەڵام کێشەکە لە ناو خۆیانە هەندێک جار بە هۆی کەسانی گەورەتر لە خۆیان یاخود تەجروبە کەسێک کە خاوەنی تەجروبەیە هەندێک جار ئامۆژگاریان بکە یاخود وەکو خۆت فەرموود مامۆستایانی ئاینی بەڕێ بەڕستان هیچ داتایەک شتێکتان لە ینی بۆمان ڕوون کاتەوە کە کورد چەندێک ڕوو ئەکاتە یاسا بۆ گرفتەکانیان بۆ حەلکردنی گرفتەکانیان وەڵای بەداخەوە زۆری ڕووەکاتە یاساوە و ئەوەیش کە باسی بکەین بەداخەوە کۆمەلگای کوردی لە لای پۆلیس و لە لای محکەمەی بریتانیا بە جوانی ناو نابرێت چون قەزیە تۆند و تێژی خێزانی زۆر لەسرە بەداخەوە ئافرەتی کوردمان هەیە کوژراوە بەدەست پیاوەکەیەوە کچی کوردمان هەیە کوژراوە بەدەست ئایلەکەیەوە و لەبەر ئەوەیە کە ئەگەر ئافرەتێکیش ئەو قەزیە بەڕاستی ڕوویشی نەدابێت بەس بیەوێت تۆڵە بکاتەوە لە پیاوەکەی بەس باسی کا لە لای پۆلیسەوە لە ساسە بە جدی ئەیگرێتەوە پۆلیس چونکە ڕووی داوە لە ناو کۆمەلگای کوردیە بەڵێ کاتە کەیسی کوشتن زۆرە هەمان بووە بەداخەوە یعنی کۆمەلگای کوردی زۆر کۆن نییە لە بریتانیا بەس لە کۆمەلگەکانی ترش ئەوش قەزەی زۆرتر هەیە بەداخەوە بەڵێ ئایا ئەمە هۆکار نەبووە بۆ ئەوەی واتە کوشتنی ژنان لەلایەن هاوسەرەکانیانەوە ئایا ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی کە زۆرینەی خێزانە کوردەکان یاخود ئافرەتە کوردەکان لێرە پەنا ئەبەنە بەر یاسا واتە لە ترسی ئەوەی کە نەخوازەڵا ئەمی جارێکی تر بکوژرێ بەدەستی هاوسەرەکەی یاخود تووشی تونند و تیژێکی لەوە زیاتر بێتەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەر ئەو قەزیە ئەبێ لە چاو هەرتوو پیاوی شۆچاوی لێ بکەیت و لە چاو ئافرەتی شۆچاوی لێ بکەیتەوە کە بۆ قەزیەکان لە هەردوو لاوە دەست پێکاتەوە دڵنییا و قەزیەی بڵێن تڵاق بەداخەوە ئەمە شتێک نییە بەس بڵێ لە بریتانیا ڕووەدا لە وڵاتەکانی خۆشمانڕۆن لە وڵاتە ئیسلامیەکانی ڕووداتەوە دوو نەفەر ژیان بەیەکەوە دەست پێەکەن ئەگەن بە کاتێک ئیتر ئەو دوو نەفەرە ناتوان بەیەکەوە ژیان بکەنەوە ئەبێ قبوڵی بکەیت تەبعیان لەگەڵێک کاگۆڕێتەوە شێوازی ژیانیان لەگەڵێک کاگۆڕێتەوە یا مناڵیان هەیە کێشەکانیان درێژەی دەدرێ و بەرحاڵ ناتوان ژیانکەن بەیەکەوە ئەمە ئەوەی کە لە بریتانیا هەیەتمان ئەوەی کە بۆ من تەلەفۆن دەکرێت زۆر جار ئافرەت هەبووە ڕاستەکەی ئافرەت هەبووە کە هەر بەجارێک نەتوانن تیژی دەستوەشاندن هەر بە قسەکردن بە شارکردن بە دەمەقڕەی کوردەواری بڵێن تەلەفۆنی پۆلیسی کردووە کە ئەوەش ئوسلوبێکی باش نییە زۆر ناوسلوبیە زۆر ناعەداڵەتیە لەبەرەوە کە پۆلیس ڕژێتە ماڵەوە پیاوەکە دەگرێت و دەریەکە لە ماڵەوە لە مناڵی دەکا بەبێ ئەوە چاو لێ بکەن کە ئەمە چۆن تەئسیر لەسەر ژیانی ئەو مناڵانەی توانین بڵێن پێویست ناکات لە هەر کێشەیەکی خێزانیا پەنابەرینە بەر پۆلیس و نەخێر پێویست ناکات لە هەر هەموو کێشەیەکە پەنابەرینە پۆلیسەوە بەڵام ئەبێ چاوی لێ بکەیت کە بزانی ئەگەر لە دە ئافرەتە ئێمە چاوی لێ بکەینەوە لە چەندیان لەم دەنافرە کە ڕۆشتون بۆ لای پۆلیس و تەلەفۆنی پۆلیسیان کردووە چەندیان بەڕاستی ناچار بوون تەلەفۆنی پۆلیسکەنەوە کە نەفەر تەلەفۆنەکە ئەڵێ من 3 ساڵە 4 ساڵە کێشم هەیە نەفەر تەلەفۆنەکە ئەڵێ پیاوەکەم خیانەتی زەواجی لەگەڵ کردووم بەڵام هێشتان بەوەیش ئەوەندە کەسێکی بەڕێزە تەلەفۆنی پۆلیس ناکە بەس ئەڵێ پێی ئەلاڵێمەوە لێ پاڕێمەوە لێ ئەڵێم کاکە من و تۆ ئیتر ناتوانین من ناتوانم لەگەڵ تۆ ژیان بکەم تۆ بڕۆ ئەڵێ تۆ ناتوانی لە ژیانی لە من جگە ببیتەوە بجگە ببیتەوە ئەتکوژم ئێدە ئەم ئافرەتە لەوا ساڵێتر 2 ساڵی تر تەحمولیکە ئاخر سەر ناچار ببێت تەلەفۆنی پۆلیس کات ڕاستە بەس ئایا پۆلیس کارەکەی بۆ ئاسانەکات یاخود کێشەکەی زۆر جار ئێمە ئەبیستین لە ناو خێزانە کوردەکانە ئەڵێن فلانە کەس پەنای بردوۆتە بەر پۆلیس یاخود دادگا یاخود یاسای ئەم وڵاتە بەڵام کێشەکانی زیاتر بەرەو ئاڵۆزی ڕۆشتووە هەتا دواتریش ئەیبینین یەکێک لەو بەرکەوتانە کە باسی ئەکات بۆمان زۆر جار کێشەکان بەرەو ئاڵۆزی ئەبات بەڵێ منیش بڕوان بەوە هەیە وەکو پارێزەرێک کە بینیمە بڕوان بەرەوە هەیە کە زۆر جار قەزیەکە بەو گەورەیە نییە کە دەڕاتە بەردەم یاسا زۆر گەورەتر دەکرێتەوە
شتێک هەیە بەناو دۆمەستیک ڤایلەنس کە هەر ئەو تۆندوتیژی خێزانیە لە وڵاتە قانونی دۆمەستیک ڤایلەنس هەیە لە وڵاتە کە تۆ ئەگەر ئافرەتێ بیەوێت یارمەتی وەرگێت چی لەبار محامیەوە چی لەباری یارمەتیدانی خان و وەرگرتنەوە چی لەباری ئەو سەرشەڵیەوە پارەیە کە هەفتانە وەریەگرێت قەزیەی دۆمەستیک ڤایلەنس ئەگەر لە ناوە هەبێت بە ئاسانتر ئەو شتانە وەرەگرێتەوە. ئەمە ئەتوانم بڵێم ناتوانم بڵێم گوناحە ئەگەر بڵێن لە 10 ئافرەت هەردەکەی ئەو ئیشەکە بەس هەیەتمان کە بەس لە بەرگرتنی ئەو مافانە بەسەریعتر ئەو مافانەی دەستکەوێت بەداخەوە ئەو قەزیە گەورەترە کاتۆ درێژترێداتەوە کە تۆ کاتێک ئافرەتێک تەلەفۆنی پۆلیس دەکات پۆلیسانە چین کە ئەوان ئەیانەوێت کە کاتێک قەزی دۆمەستیک ڤایلەنس تێتە پێشەوە تۆندوتێژی خێزانی تێتە پێشەوە ئافرەتمان هەیە بە ویزای ئەزدەواج هاتووە وانە 2 ساڵ و نیم لە بدایەتەوە ویزاکەی 2 ساڵ و نیمەیە 2 ساڵ و نیمەکەی هێشتا ماوێتی ئەبێ پیاوەکەی خەریکی ئیش بە بەردەوام تازە کاتەوە لەو کاتێ ئەگەر قەزی تۆندوتێژیانی خێزانی دروست کا بۆ خۆی یەکسەر لە ژێر کەیسەکەی پیاوەکەی دەرەچێت خۆی بە جگێواز ئەتوانێت لە وڵاتە بێ بە نەفەرێکی جگێواز بۆ خۆی بێتە پێویستی بەو پیاوانیە کە ویزاکەی بن ئەمە بەداخەوە لە ناو کۆمەلگای نەتەنیا کورتیا کۆمەلگای ئێکە من بڵێم خەڵکی ئێران بوون ناو فارسەکانیشا زۆرە کە تۆزێ ئافرەتەکان یارمەتی یەکتر دەدەن کە بەو شێوازە بەڵام هەیە شتێتمان ئافرەتی کوردمان هەیە منزامم بینیوە بە ملیوە بەڕاستی زەنجیرەکەی ملی کە پیاوەکەی لە ملی پڕوکاندوتەوە یەکسەر ملی پڕوکاندوتەوە یعنی ئەمە دروست نییە ئوسلوبە دروست نییە پیاوی کوردیش ئەبێ بگۆڕێت ئەم لێدان لە وڵاتی خۆشمان نەماوە کەس قبولی ناکە کە تۆ ئافرەتێکت هێنا لە وڵاتە کە سوکاری بەجێهێشتووە هیچ کەسی لەگەڵ نییە هەموو کەسی ئەبێ بەو پیاوەی زۆر ڕاستە بەڵام وەکو بەڕێستان فەرمووتان کە کەسانێک هەن لێرە یەنە ئێرە و دوای 2 ساڵ و نیوەکە هاوسەرەکە جا ئەبێتەوە ئەمە نەبووتە هۆکاری ئەوەی کە زۆرێک لەو کەسانەی لەو گەنجانەی کوردستان کە ئەیانەوێت هاوسەرگیری بکەن ئەیانەوێت هاوسەرگیری بکەن لەگەڵ کوڕێک لێرە یاخود گەنجێک لێرە ئایا ئەمە نەبووتە هۆکاری ئەوەی کە ئەم حاڵەتە زۆر ببێت بۆ نمونە بنەما هیچ بنەمایەکی خۆشەویستی لە نێوانیانە نییە یاخود هیچ هەدەفێکیان نییە بۆ ژیان بەڵام کچەکەیەتە ئێرە بە مەبەستی جابوونەوە تەنها بۆ ئەو حاڵەتەیەتە ئێرە ئەوش زۆر قۆڵە و لە تەخەسوسی منیشانیە کە بڵێم لە چەند ئافرەتەکان بەڕاستی بەو هۆیەتێن هیچ ئامارێکمە لەلانیە بڵێن چەندیان بەو هۆیەتێن یەک ئەوەیە کە وڵاتەکەی خۆشمان وای لێ کردووە کە گەنجەکانی خۆشمان لە وڵاتەکانمان نامێننەوە ئەمە خۆی دیارە هۆکارێکی ئەوەیە کە کچێک ئەگەر هەموو کە سوکاری بەجێتێڵێ و ئزدەواجە کات و تێبوڵاتی تر حتمما شتێکیش لەو پشتۆ هەیە کە ئەو ژیانە بەجێتێڵێ بەڵام خۆ زۆریشی هاتۆ ژیانی زۆر خۆشیی هەیە و مناڵیشی هەیە و ژیانیشی بەڕێوە بردووە قەزیەکە ئەگەڕێتەوە سەری هەرتکیان یعنی ناتوانین بڵێن تەنیا ئافرەت خەتابارە یا تەنیا پیاوەکە خەتابارە پیاومان هەیە خەتابارە بەڕاستی هەردوو بەس لەو لای شۆ قەزیەی یاساکە کۆمەلگای کوردی خۆمان بەتایبەت لە وڵاتە هێشتان لە کەڵتوری کوردی ڕێنەکەوتووە کە ئێمە بڕۆین بۆ لای ئەو ڕاوێژکارانەی کە لەسەر قەزیەی خێزانی قسە دەکەن زۆر جار هەیەوێنی قسەکردن لەسەر ئەو مۆزوعە کە تۆ لە ئینگلیسی ئاڵێن get it off your chest take it off your mind کە تۆ لە سێنگت دەرت کرد قسەت کرد بەحست لەسەر کرد خۆت گوێت لە دەنگی خۆت بوو قەزیەکە جاری واژەڵێ ئەوەنەش گەورە نییە زۆر بچووکتر لەوەیە کە من ئەوە لای خۆم گەورەم کردووەتەوە وانە چونکە ئینسان لە مێشکی عادەتی وایە هەر شتەکە گەورە و گەورەترەکاتەوە ڕاستە دەرباری ئەو خێزانانەی ئەمە لەلایەکە لەلایەکی ترەوە خێزان هەیە لەم وڵاتەیە جۆرێک لە فرت و فێڵ بەکار ئەهێنێت بۆ ئەوەی کۆمەڵێک پشکی یاخود چۆن بڵێ قازانجی مادی دەستکەوێت لە وڵاتەیە لەگەڵ هاوسەرەکانیان جیا ئەبنەوە بەڵام لە هەمان کاتیشا بەیەکەواژین واتە تەنها لە قانونی ئەم وڵاتەیە وا خۆیان پیشانێن ئەم کەیسانەیەتە لای بەڕێستان بەڵێ بەداخەوە کەیسانە زۆرن بەداخەوە ئەمەش هۆکارەکەی لە بدایەتەوە گەڕێتەوە سەر پیاوەکەی یعنی زۆریان پیاوەکان بەڕاستی من ئافرەتە ناسمەڵە پیاوەکەم زەختی لێ کردوم ئەڵێ پێم ناخۆشە بەڕاستی ئەوڵێ و پارێژ ئەیگرم حرامە بەلامۆ بەس پیاوەکەم زەختی لێ کردوم لەبەرەوە کە ئەو ئیشەکاڵەیە گەروانە بین من تاکسی زۆرم لێسێن و ماڵیاتی زۆرم لێسێنن ناچاری کردوتەوە کە هەر ئەمەش لە ئەخیر سەر ئەبێ بە کێشێکی زۆر گەورەی ئایلەی بەداخەوە بەڵام ئەمە لە سومعی کوردەکانی کەم نەکردوتەوە لە لای چۆن بڵێ کار بەدەستان و دادگای ئەم وڵاتە یاخود پۆلیسی ئەم وڵاتە چۆن بەڕێزیشی پێشتر کە قەزیە خێزانی کورد تۆزێک ناوی بەم شتە بەداخەوە ناوی زۆر باشتر نەچووە بەتایبەت لە قەزیەی فامیلیا کێتێتە پێشەوە ینی کە وتم زۆر جاری ژێوێنی قەزیەکە بەو گەورەیەش نییە کە ئافرەتێکی کورد تەلەفۆنی پۆلیسەکە لەوە ئەگەر ئافرەتی وڵاتی تر تەلەفۆنی پۆلیس بکە و ئافرەتێکی کورد تەلەفۆنی پۆلیس بکە ئەوەی کوردەکە زۆر جدیترە گرێت پۆلیس ینی لە 100% بڕوای پێ ئەکا کە ئەو ئافرەتە حەچی دەڵێ
بەڵێ بەسەری تێدا ئەو پیا وایە ئەو پۆلی زۆر بە ئاسانی ئەو پیاوە لە ماڵەوە ئەباتە دەرەوە ئەوەی کە ئەبێ ئافرەتەکان بیری لێ بکەنەوە پێشەوە کە بەدەستهێنانی قەزیەی مادی بێت ئەگەر مناڵیان هەیە بەڕاستی مناڵەکانیان پێش بخەنە هەموو شتێکەوە چونکە ژیانی مناڵ لە وڵاتە تێکەچێت ڕاستە بەڵام لە ڕوویکی تریشەوە ئەتوانین بڵین کێشە خێزانیەکان کار ئەکاتە سەر لانی دەرەوەی مناڵ لە مەکتەب یاخود لە قوتابخانەکانە زۆر مناڵمان هەیە لە مناڵی کوردەکان کاتێک دەچنە قوتابخانەکان مامۆستاکان هەستی ئەویان پێکەن کە لە ماڵەوە کێشیان هەیە خۆتە زانانی مناڵیش مناڵ چۆن ئەڵی بەری کاتێک پرسیارێکی لێ ئەەکەی بەڕاستی قسە ئەکات و جواب تاتەوە کاتێک زۆربەی مامۆستاکان ئەپرسن لە مناڵەکان زۆر کێشە لەو کێشانەمان بیستووە کە لیان ئەپرسن لە ماڵەوە چۆنن لەگەڵتانە چۆنن یاخود سەبارەت بە توندوتیژیکردن لەگەڵ مناڵەکانە یعنی ئەم کێشانە یەتە لای بەڕستان کە وای کردبێت خێزانەکانی لە یەکجیا کردبێتەوە ئێستایمە قەزیەمان توندوتیژی خێزانیە بەڵام لەسەر قەزیەی مناڵ چەند کات پێش ئافرەتێکی زۆر بەڕێز تەلەفۆنی کردبوو کە بەداخەوە پیاوەکەی بەدزی ئەوە لەگەڵ نەفەرێتریشە پەیوەندی هەبوو سێ مناڵیشیان هەیە سێ چوار مناڵ بەداخەوە و ئەم ئافرەتە بەڕێزە حازریشە ئامادەیە پیاوەکەی بگەڕێتەوە بەلای قبولی کە هەرچی کردووە پیاوەکەی بەس بە خاتری مناڵەکان پیاوەکە بگەڕێتەوە کەچی پیاوەکە ناگەڕێتەوە پیاوەکە ناگەڕێتەوە تەلاقیشی نایە ئەڵێ کە تۆ لە ڕۆژێک تۆ هاتیوتە ئەم وڵاتە من و تۆوەکو ژن و مێرد لە ناوی قانونی ئەم وڵاتە ژیانمان بەیەکۆ نەکردووە کە مناڵەکەی بەداخەوە لە دوای سێ چوار مانگ بە مامۆستای مەکتەبی وتبوو زۆر گریا بوو وتی و من هەرچی شەوە تا سەعات دوی سێ شەو گوێم لە دەنگی دایکم بە گریان دەخوێت کە ئەمە زۆر ناخۆشە کە کاتێک مامۆستا بانگی دایکی دەکاڵێ مناڵەکەت بۆچی ئەیگرێنن بۆ لێتانداوە ئەم کاتە تازە دایکی باسەکە لە مەکتەب ئەڵێ وەڵا باوکیەوە سێ چوار مانگە بەجێ هێشتین و ناگەڕێتەوە بۆ لامان و دیارە بەلای منیش و قورسە و گریانم کردو مناڵەکەم گوێ لێ بۆ زۆر داوای بورانەوەیش دەکە بەس بزان ئەو مناڵە چەندێک تێک چووە کە کێشە خێزانەکان هێندەی کار ئەەکەن لەسەر مناڵەکان ڕاستە کار ئەەکەن لە گەورەکانیش بەڵام منداڵەکان ئەبن بە زەحیە لەو بینەیە دەست خۆش بە نووسەتخان ئەگەڕێنەوە بینەرانی بەڕێز خۆشەویست دوای ناوبڕێک ئەگەڕێنەوە لاتان بەرنامەی خێزانی کورد لە تاراوگە با سپۆنسەری کۆمپانیای ئیست میدلاندس فود پێشکەش دەکرێت. کۆمپانیای ئیست میدلاند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلاند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلاند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلاند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلاند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلاند فود لە شاری نۆتینگهام. سڵاوتان لێبێ. نوسرەت خان لەو پرسیارەیە بوو چوونە لای ناوبەڕ باسی مناڵمان کرد وتمان مناڵ کێشە لە بینی دایک و باوکە دروست دەکات بەڕێزیشتان باسی کێشەیەکی کۆمەڵاتیتان کرد کە تووشی خێزانێک کاتووە ئەمە لەو بوارە تۆزێک بچینەوە ناو خێزان زۆر جار وتەیەک هەیە لێرە کە پیاوان زۆربەی پیاوان ئەڵێن یاسای ئەم وڵاتە زۆر پشتگیری ژنەکان ئەکات ڕای بەڕێستان چێ لەسەر ئەمە؟ ئەگەر بەڕاستی داینین کە یاسا پشتگیری پیا و ژن وەکو یەک دەکا وەکو محامێکیش بڕوان پێوەیە کە یاسا زۆر برتر پشتگیری ژنەکان دەکا و ئافرەتەکان دەکا حتا پیاوەکان ئەمە ڕاستە تۆزێ لەباری قانونی و ڕاستەکەی زۆرتر چاوی لە ئافرەتەکان هەیە ئەمەش بەپێی ئەوەی درێژەی مێژۆ پرۆڤی کردووە کە زۆر ئافرەت بەدەست پیاوەکەیوە لە وڵاتی بریتانیاش هەبووە نەها لە وڵاتانی ئێمە ژیانیان زەحمەت بووە لێدانیان هەبووە کوشتن هەبووە بەڵێ ئیستایش هەیە نەتەنیا لە ناو بریتانیا ئیستاش دۆمەستیک ڤایلەنس قەزیەی تێژی خێزانی لە ناو سپی پێستەکانیشا هەیە ئێمە وازانین تەنیا لە کۆمەڵگای هێمە هەیە لە ناو ئەوانە بڕێ زۆرتریش هەبێت لە بەرەوە قەزەی ئەلکۆڵ خواردن و ئۆشتانیان هەیە بەڵام
شتێکە کە پیاوانی ئێمە پیاوی کوردی ئێمە بە تایبەت بیری لێ ناکاتەوە کە وا ئەزانێت بە تایبەت کە یاسا ئەگەر لە پشتی ئافرەتەکە ئیتر خۆی دەستی بەسراوە هیچی بۆ ناکرێ ناوانە ئەگەر پیاوەکانیش بۆ خۆیان دفاع لە خۆیان بکەنەوە زۆر جارەتوان پرۆڤیکەن کە هەتا و ئافرەتە کەیسەکەی ڕاست نییە درۆیە ئەو شتەکە باسی کردوە زۆربەی درۆیە و بتوان کێشە بۆ ئەویش دروستکەن بەس زۆربیان هیچ دفاع لە خۆیان ناکەنەوە بەڵێ ئەمە کەیسی وامان هەبووە کەیسی وامان هەبووە کە پیاوەکە کە کاتی خۆی تەلەفۆنی کردو و پێم وتۆ وتومە وەرە یا من ئیشت بۆ بکەم یا هەر کەسێتر نەموتووە منە زۆر جار کە تەلەفۆنیش بکەن ئەڵێم لە هەر کوێتر پێت خۆشە بەڵام دفاع لە کەیسەکە بکەرەوە دان منێ بەو شتاکە پێ دووتراوە لەبەرۆ ئەمڕۆ دانت پێنا وانەزانی کە ئیتر ئەمڕۆ وتت بەڵێ کراوە تەوا ئەو قەزیە لە ملت دەبێتەوە بەس گوێی ڕای نەگرتووە لە دوای ئەوەش کە تەلەفۆنی کردووە کە بردووانێت لای پۆلیسەوە شەوێک لە پۆلیس ماوەتەوە بەیانەکەی داوانیناوە بە هەموو شتێکە بێ ئەو بیخوێنێتەوە کە ئافرەتەکە چی وتووە 4 پەڕە دانیناوە بە 4 پەڕەشتا ئێستا بەستراو بوو بۆ پیاوەکەواتە ئەجا خەتای خۆیەتی من لە بدایەت و حتا ئەمان پیاوەکانیش کە کاتێک پۆلیس دەیانگرێ پیاو محامی خۆڕایی هەیە کە لە وڵاتە بناویان ناو محامی خۆڕایی پیاویش محامی خۆڕایی هەیە کە ئەو محامیەتی دفاعی لێ دەکات بەس ئەو محامیانە زۆربەی لەوا لە کەلتورەکەی ئێمە تێ نەگەن نەتوانن ئەو ڕاهنماییە باشەی بکەن کە تەلەفۆنی کردووە پێم وتومە دان بە هیچ شتێکا منێ بڵێ دان بە هیچ شتێکا نامێ من نانێم با بڕاتە محکەمەی گەورە کە کاتە ڕۆشتە محکەمەی گەورە تۆ کاتت هەیە بیر لە قسەکان بکەین و بیخوێنی تۆ بزانانی و ئافرەتە چی وتووە لەسەر تۆ قبولی کردووە و هەرچی وتراوە قبولی کردووە بەبێ ئەوە هیچ ڕاهنماییەکە من کردووە قبولی کردوێت یا گوێی بۆ ڕاگرتت بێت ئێستا 4 دانە ساڵە بە شوێن مناڵەکانیە بیبینێت محکەمە نایڵێ مناڵەکانی ببینێ لە بەرۆکە کاتی خۆی ئەو پەڕانەکە نەیخوێندووە ئیمزای لەسەر کردووە لە بەرۆکە قەزیە نەتەنیا دایکە کەوتوێتی بۆ دایکیان خراپبووە بۆ مناڵەکانیش لێدانی مناڵەکانی کردووە لێدانی خراوی مناڵەکانی کردووە مناڵەکان لەسەر باوکیان راپۆرتیان نووسیوە ئەدە بە باوکی ئەڵێم ئێستاش هەر لەسەری بڕات ئێستاش ئەگەر محامی باش وەرگێ ئێستاش ئەگەر لە باری قانونیوە دفاع لەسەر کەیسەکە بکە هەر ڕێگەی هەیە باتەوە بەس زۆربیان نایکەن بەدەخۆ کاتە ئەمە تۆ ئەگەڕانی تۆ بۆچی ئەگەڕانی تۆ بۆ شەرم یاخود زۆرێک لە پیاوان لەبەر خاتری ناوبانگ و ئەو شتەی لەناو کووردا زۆر جار لە دوای ئەوە ناو ناتۆرێک لەوانەیە بڵێن کابرا پەنای بردوۆتە بەر یاسا ئەمە بۆچی گەڕێنیتەوە جاکە کاتێک ئافرەتەکە بردیە بەر یاساوە تازە ئەو پیاوە ڕۆشتۆتە بەر یاساوە خۆی حەسب کات و نەکە ڕۆشتۆتە بەردەمی یاساوە بەس زۆربیان هەستەکەم بەڕێزەوە بۆ زۆربەی پیاوانی کورد و بۆ هەمویان هەستەکەم زۆر جار چ ئیهمالەکە پیاوی کورد دەڵێ جاچیم پێکەن خۆ نامکوژن ئەدە خۆزانم ناتکوژن بەس مناڵت هەیە لەو ناڕاستەیە ئەگەر ئەتەوێ باوکی ئەو مناڵانە بووی ئەگەر بێ لە ژیانی ئەو مناڵانە هەبووی وەرە لە خۆت دفاعکەرەوە تازە خۆ قەزیەکە وایە یاساکە لە پشتی ئافرەتەکە بووە بەس تۆش وەرە لە خۆت دفاعکەرەوە بەڵێ نوسرەتخان ئێستا ئەچینە لای یەکێک لەو بەرکەوتانە یەکێک لەو پیاوانەی کە ڕوبەڕووی ئەم یەکێک لەم کێشانە بۆتەوە با پێکۆبی بەڕێستان وەکو گەنجێک کە لەم وڵاتەیە خێزانتان پێکهێناوە با بزانین جۆری گرفتی ئێوە چییە؟ بەڵێ منیش هەروکو هەر کەسێکی تێ کە لە وڵاتەیە ژیان سەرین پێکردناوە سەرەتا ئێمە ژیانمان خۆش بوو هیچ مشکلێکمان نەبوو هەروکو هەموو عایلەیەکی تر مشکلی بچووکە بێ گیر و گرفتی بچووکوانە قابلی چارەسەرکردن بووە بەڵام بەداخەوە خێزانم برادێکی کچێ بوو لە زانکۆ کە زۆر قسەی بۆ کردوانە لە وڵاتەیە باسی ئەوەی بۆ ئەو کرد لە وڵاتەیەکە یاسای بەریتانیا چۆن مافی ژنە پارێزە ئەوانە وەکو بڵێ هانی ئەیە بۆ ئەوەی کەەوە هیچ شتێک قبول نکات هەچ هیچ غەڵەتێ لەلایەن هاوسەرەکەی و قبول نکات کە بەرامبەری ئەکرێت توانێت پێویستی بە پۆلیسەوە بکە لەر حاڵەکاتێکە بەڵێ دوای ئەوە چۆن ینی خێزانت بە چ شێوازێک ینی ئەو مافە بۆ خۆی دەستەبەر کە یاسا لێرە سەروەرە و پشتی ئافرەت ئەگرێ بەڵێ خێزانم هەوڵی ئەدا ئەو دەرفەتە بقۆزێتەوە کە ئەوش بەداخەوە کە برادەرەکەی بە شێوازێکی ناتەن دروست قسەی بۆ کردووانە هەدەفەکەی لەوەیە ئەوە بووکەوە خۆی و دوو منداڵەکە جیا لە من بژین لێرە زۆر جارکەوە ئەگەر مشکلێکی بچووکمان هەبوایە تەلەفۆنی بۆ پۆلیسە کرد یانی لەسەر ئەگەر دەمەقاڵێکی بچووشمان هەبوایە ئەو مشکلەکەی گەورەترە کرد لە کاتێکە ئەو مشکلەیە بای ئەوە بۆکەوە بۆ خۆمان ناخۆمانە چارەسەری بکەیت دەنگمان نەبووانە سەوتەکەی من ڕیکۆرد دەکرد ئەوە بوو کاتێکەوە تووڕە کە سەوتەکەی من ڕکۆردەگریان جایرا بوو کە دەنگە دەنگی ئەبوو لە ماڵەوە تەلەفۆنی بۆ پۆلیسە کرد ئەو ئەچوو لە ماڵەوە شتەکانی ماڵەوە قاب و قاچاقەکانی بە شێوازێک
ماڵەکەی شپرزە ئەکرد لە بەروی کە پۆلیس بەهاتابیکە ئەو کاتێک کە پۆلیس هاتبوو کە باکەوە تۆندوتیژە بەرامبەر من کردووە لە بەروی کە وازیاتی لەسەر من بکەوێت بەداخەوە ئەمە شتێکی خراپ بوو و ئەوە بوو ئەخیر جار کە پۆلیساتن برتاحقیقاتیان لێکرد بۆ ماوەی چەند ساعتێ لای پۆلیس بووم بەداخەوە منیان بان کرد لە ماڵەوە ئەوی کەوە نەتوانم مناڵەکان ببینمەوە ئێستا لە ڕێی سۆشیاڵە مناڵەکان نەبینم نەبووینەتەوە بە تەواوەتی هێشتا باوم پەسراوی ماوەتەوە بە معەلەقی کە بەڕاستی ئەمە لە زەرەری بڵێن لە بەرژەوەندی هیچ کەسێکمان نێنە لە بەرژەوەندی خۆم نەخێزان نەمەداڵەکان بەداخەوە من هیوادارم ئەو خێزانانێکەوە لێرن لە بەریتانیا ئەگەر گیر و گرفتێ لە نێوانیان ڕوئەدات هەوڵ بن بۆ خۆیان لە نێو خۆیانە چارەسەری بکەن لە ڕێی کەسانی شارەزاوە لە ڕێی کەسانی خاوەن خێبرەوە کەسانێکەوە ئەهلی سوڵح بن بۆی نەگاتە دادگا کێشەکەمان ڕێکخراوەکانی مافی ژنان تەداخولیان کرد ئەوە شتیان بەپێی یاسای ئەم وڵاتە مشکلەکەتان چارەسەر بکرێ و مشکلێکی قوڵتر کردەوە بەداخەوە. بەڵێ نوسرەت خان چی تێبینیەکتان هەبوو لەسەر ئەم کەیسە لەسەر ئەم حاڵەتە کاتێک پیاوێکە بینی بەم شێوازە ڕوبەڕووی ئەم کێشەیە ئەبێتەوە؟ بداخۆکە و برای بەڕێزە ژیانی بەو کاتە گەشت بوو وای لێ هاتبوو. بەڵام ئەوەی کە من بە تەجربە بە ماوەی 10 ساڵ لە بریتانیا ئیشم کردبێت لە ماوەی ئەم 10 ساڵە لەگەڵ چەندێک پیاوی کورد قسەم کردوێت لەگەڵ هەر هەمویان لەوە 2 نەفەر لەم پیاوانە کوردانە دانی بەوان ناوێت کە بەڵێ منیش پیاوێکی زۆر باش نەبووم بەڵێ منیش ئەمتوانی دانیشم لەگەڵ ئەم ئافرەتە قسە بکەم لەگەڵ خێزانم دانیشم قسە بکەم بزانم بۆ یەک دەمەقڕی بچووک لە بینی ئێمە وای لێ تێجاری ئەیوت دەمەقڕێکی زۆر زۆر بچووکە ئەبێ بە کێشەیەکی زۆر زۆر گەورە یعنی خۆی پەشیمان بوو کە هیچ کاتدانە نیشتون کاتم دانەناوە لەگەڵ خێزانم بەڕاستی قسە بکەم کە کێشەکە چییە با نەگەێت بەو کاتە زۆربەی پیاوەکانی خۆمان ئەوەیە کە ئەڵێ وەڵا پوری هەڵی ناوە دایکی هەڵی ناوە خوشکی هەڵی ناوە برادێکی هەڵی ناوە بەس هیچ کات ناگەڕێنەوە بۆ ئەوە کە ئەم هەڵنانە لەسەر چییە؟ ئایا تۆ هیچ بە خۆتۆ نبینی کە ئێستا ئێمە ئەم برادرە بەڕێزە هیچ شتێکی لەسەر خۆی باس نەکرد یعنی نەیوت کە لەوا من هەڵەیەکم کردو بێت لە ژیانما دان بە هیچ هەڵەیەکی خۆیان نانێت گەر ئێستا گوێ لە هاوسەرەکەشی بگرین ڕەنگە تاوان ساسە بزانی ئەو کەیسە چی بووە کە سۆشال تێکەڵ بووە حتا ڕێکخراوی ئافرەتان لە وڵاتە تێکەڵ بووە سۆشیال کەیسەکەیان بەو حاڵەتە گەیان دەبێت سۆشال کە تێکەڵ بوو بەداخەوە سۆشال نابێت بێڵی تێکەڵ بێ ینی خۆی کە یەک جار ئافرەت پۆلیس بانگەکە بە یەک جار هەرگیز پۆلیس لە وڵاتە یاساکان ئەو نەگەورە ناکاتەوە نەدادگای ئەم وڵاتە نە پۆلیسی ئەم وڵاتەیش لەوانە نین کە هەڵ بدەن ژیانێکی ئایرەی تێک بدەن ئەوانش بە ئاکسەوە زۆر حەزەکەن ئەو نەفرانە یەکتر بگرنەوە بەجاری یەک و بەجاری دویش ئەوە نییە کە پۆلیس زۆر جار بەس ئەوێنی 3 جار 4 جار تۆ تەلەفۆنت کرد ئەو پۆلیسێش ناچارە کە لە سەواسە تۆ هەچی پێڵی بڕوای پێ بکات لەبەرەوە ئەگەر نێکا و دوایتر کێشەیەک بۆ ئافرەتە دروست بێ ئەو پۆلیسە مەسئولە ئەو حاڵەتانە هەیە بۆچی ئەم حاڵەتانمانە هەیە ئەگەر ئافرەتێک جارێ تەلەفۆنی پۆلیس دەکە ئایا باشتر نییە ئەو پیاوە لەگەڵ ئەو ژنە 2 نەفەریان پەنا بەرنە شوێنێک کە بۆ گەشتین بینە بۆ نەمانتوانی بەیەک و حەلیکەینەوە قەزیەیە ئەگەر نەیان ناتوانن وەکو 2 ئینسان ئەیتر توانای ئەوان نەماوە بەیەکۆ بژین باشتر نییە هەرکامیان بە ڕێگەی خۆیان نەبڕۆن بەس وەکو دایک و باوکێ و مناڵانە بمێنێنەوە بەس ئەگەر ڕێگەی تیان ماوە لێ ڕێگەی ئەو کەسانەوە کە توانایان هەیە بەتایبەت لەسەر قەزیەی ئیزدەواج توانیان هەیە و مشاورەیان هەیە ئێستا لە بریتانیا مارج کۆنسڵتنتمان زۆر هەیە یعنی زۆر تەبیعیە لە وڵاتە کەسانێک کە لەسەر قەزیەی خێزانی کێشیان هەیە بۆ کێکەن وەکو چۆن بڕێن بڵێت ڕاوشکاران چۆن وەکو کەسێکە ڕوا بۆ لای دکتۆرێت کۆلی شوێنێکی ئێشەکە دەستی ئێشەکە سەری ئێشەکە مۆعدێ بۆ کەکات و ئەڕوا خۆیە بینێ ئەو ژەڕات لەو شوێنە دانیشن 2 سعات بەیەکۆ قساکەن 3 سعات بەیەکۆ قساکەن بەس لە کەلتوری هێما و شتە هێشتان جێ نەکەوتووە کورد بەکەم تەرخەمەزانی لەو بارەیە بڵێ زۆر بەکەمتر بەتایبەت پیاوەکان زۆر بەکەم تەرخەمزانم لەو بارەیەوە بەڵێ تا چەند ئەوە ڕاستە ئەڵەن کاتێک ئافرەتێک تەلەفۆن بۆ پۆلیسەکە لە کاتی بوونی کێشەیەەکە دەست بەجێ ئەو پیاوە ئەگرن یاخود باندیەکەن ئەوەی کە تەجروبەم بە منی وتوێت زۆر جاری یەک زۆر جدی نایگرێت پۆلیس ئەگەریش هات و پیاوەکەیشی برد مادەم سیرەکەن کە بزانن جاری ئەمە جاری یەکومە و شتی وا ڕووی نەداوە پێشتر زۆر جدی نایگرێت یعنی تەقەلای ئەوەی ژەکا کە ئەو 2 نەفەرە یەکتر بگرنەوە
بەڵێ کاتێک ئەچنە لای دادوەر ئەچنە دادگا دادوەر چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەم کەیسە خێزانیانەیە ئەکا یەکسەر ئەم دوو کەسە لە یەکجیا ئەکاتەوە یاخود چاوەڕێ ئەکات جەلسەی بۆ دائانێت چۆنە؟ دادگای تەلاقای بریتانیا زۆر درێژەی دەدرێتێ و بە ئەمدیش کە درێژەی دەدرێت ئەوەیە کە لەبەرەوە کە بەشکەم ئەم ئایلە یەکتر بگرێتەوە یعنی ئەوە نییە کە دادگاکانی ئینگلیز بەڕاستی حەسکەن هەوڵ بدەن کە ئەم ژیانە لێک ببێتەوە بەعکسەوە زۆر تەقەلاکە یعنی زۆر جارکە ڕۆیتە بەردەمی حاکمێکەوە حتا پارانەوە لە دایک و باوکەکانەکە لە دایکەکە کاتۆڵێ ئەگەر ڕێگەیەکی هەیە کە ئەم باوکە لە ژیانی مناڵەکان تا هەبێ ئەگەر ڕێگەیەکی هەیە ئێوە دوانی بتوانن بێکۆ بژینەوە تەقەلای تیا بکەن ینی هیچ حاکمێ هۆڵ ناداکە لە بەڕاستیە بیشاوێنێت ئەو ژیانە مەگەر ئەوەی کە ئەوەندە ئەو ئافرەتە پرۆڤ و ئێڤیدنسی بۆ خۆی دروست کرد بێت لەسەر ئەو پیاوە ئەوەنە قەزی کۆ بەڵگەی دروست کرد بێت کە ئیتر حاکمەکە دەستی بەسەرانیش بەسەریا بسەپێت بەڵێ بەسەریا سەلماتۆ لەو کاتێ حاکم هیچ ناتوانێت هیچ بڵێ چونکە ئەویش دیارە هەم مناڵەکانی چاولێتی و هەم دایکی مناڵەکانی چاولێتی لەبەرەوە کە ئیتر خاتە دەستی خۆیان بە شێوەیەکی گشتی بەڕاستانێک و پارێزەرێک و لە بوارەکەیان چ ئامۆژگارێکتان هەیە بۆ خێزانە کوردەکان لە دەرەوە لە تاراوگا و چی بە چارەسەر ئەزانن بۆ ئەم حاڵەتانە پەنابەر نەبەرچی وەکو وتەی بڵێ بۆ ئەوەی کە بۆ هەرتوو سەریان بڵێم بە خۆشکانی عەزیزم ئەڵێن یاسا هەیە لە پشتن ڕاستەکە یاسا هەیە ئەم یاسایشە هەروە باسمان کرد زۆر ئافرەتانی بە ڕێزی بریتانیا ئیشیان کردو هەتا ئەو یاسانیانە بەدەستێناوە بەس داواکارم لێتان بە شێوەی قەڵەت بەکاری مێنن بە شێوەیەکی دروست بە ئەگەر ناچاری لەگەڵ مێردەکەتان ناتوانانی بژی بگەڕێ ڕێگەیتری بۆ دۆزۆرەوە پێش ئەوەکە بیخەیتە دەست یاساوە برانی بەڕێزیشم پێیان ئەڵێم برانی بەڕێزی کورد ئەگەر کێشەمان هەیە ئەگەر کێشەتان لە ناو ماڵەوە هەیە یعنی ئەم قەزیەی هەڕەشە و گوڕەشە لابن لە ناو یەکترا ئەوەڵێ ئەگەر وڵات تڵاقم لێ بسێنی ئەدبەمەوە لە کوردستان تڵاقە دەدەم و لەوێ پاسپۆرتەکەت لێ دەستێنمە و جوابەکەت بۆ تازە ناکەمەوە لە ژیانت مناڵ نابینی ئەمیش دەڵێ وەڵا ئەتخەمە پۆلیسەوە تۆ لە ژیان مناڵ نابینی یعنی تقریبەن بۆ بە هەڕەشە و گوڕەشە لە بینی یەکتریانە هیواداریم هەرکیان وازی لێبێرن بتوانن بە شێوەیەکی ئینسانی یا بەیەکۆ بژین یا هەر بە شێوەیەکی ئینسانی لە یەک ببنەوە. ئەگەر بە کورتی یەک ڕستەم لەسەر ئەوە بۆ کۆمیونیتیەکان و مزگەوت و ئەو شوێنانەی لێرە کە هاوکاری خێزانی ئەکەن یاخود کەسایەتیە کۆمەڵایەتیەکان تا چەندێک بەڕێستان لەگەڵ چۆن بڵێ لەگەڵ ئەوەیان ئەم خێزانانە ڕووبکەنە ئەم شوێنانە یاخود هاوکاری ئەم شوێنانە وەربگرن. واللهی نازانم چەندێک تێن و چەندێک مزگەوت دەتوانێت یارمەتیان بدا و یەکێ لە کێشەکانیش کە هەیەیان زۆربەی ئایلەی خۆمان ئەوەیە کە ناتوانێت لە لای هەر کەسێک قسەی بکە لێرە خەڵک زۆربەی بێگانەیە زۆر ببێ برادەرێکە وانە زۆربەیان ناتوانن لە لای برادەرەکان ژیانیان باسکەن لەبەرەوە کە ئەترسێت ئەم قسەکە باسیەکە بڕا بۆ شوێنتر بڵاو ببێتەوە بڵێ بەڵام هیوادارە مزگەوتەکان یا ڕێکخراوە کوردیەکان بتوانن شوێنێک دانێن کە ئەگەر دوو نەفەر ڕۆشتن بۆ لایەن قولیان پێ بدەن کە تۆ هەرچی لە لای ئێمە باسەکەی ئیمڕۆ چۆن کەسێک تێ لای بۆ لای من محامی بڵێ چۆن تێ لە لای بۆ محامیەکە کە من وڵێم تۆ هەرچیت بۆ من باسکرد لەم ژوورە ناڕاتە دەرەوە ڕۆشتە دەرەوە تۆ حەقی شکات لە منت هەیە ئەو ڕێکخراوەش وا بێت کە ئەو دوو نەفەرە بتوانن ئەعتمادی پێ بکەن بەحسی لەسەرکەن هیوادارم بتوانن کۆمەڵگای کوردی یارمەتی بدرێتەوە بارەدارین زۆر سپاس خۆش بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینا کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.